لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 353 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا خذوا حذركم فانفروا ثبات أو انفروا جميعا. بەڵێ خۆشەویستان لەو ئاتە و لە چەند ئاەتێکیش لە دوایە و ئاتە خوای گەورە سوبحانەوە وتەعالا کۆمەڵێک لە تەوجیهات لە بۆ ئیمانداران دەنێری سوبحانەهو وتەعالا بە چ شێوەیەک هەڵسوکەوت لەگەڵ دوژمنانیان بکەن، هەڵوێستیان چۆن بی بەرامبەر بە دوژمنانیان. یا ئەیها الذین ئامنوا ئەی کۆمەڵی باوەڕداران خذوا حذركم حەزەر و ئاگاداری خۆتان وەربگرن فانفروا ثبات أو انفروا جميعا دەربچن لە بۆ ڕووبەڕووبوونەوەی دوژمنتان. ثبات واتە کۆمەڵ چین ئەو انفروا جميعا یان ئەوەتە هەمووی پێکەوە بەجێی شێشی گەورە دەربچن. دیارە لە سەرەتادا بە یا ئەیها الذین ئامنوا کە دەست پێ دەکا وەکو باسمان کردێ ئەوەی لە دوای یا ئەیها الذین ئامنوا دێ واتە جێبەجێکردنی لە پێداویستیەکانی ئیمانە، نقصانی لە جێبەجێکردنی ئەو ئاەتانە واتەوەی کەوا لە دوای یا ئەیها الذین ئامنوا دێ نقصانیە لە ئیمانی بەندە. ئەی کۆمەڵی بڕواداران یا ئەیها الذین ئامنوا نیدامان دەکاتن دیارە نیدا لە بۆ تەنبیه و ئاگادارکردنەوەی. خذوا حذركم حەزەری خۆتان وەربگرن، حەزەر و ئاگاداری خۆتان وەربگرن. جا لێرەدا خذوا حذركم دیارە حەزەر ئەوەیە کەوا ئینسان احتیاطات وەربگری لە بۆ ئەوە شتەی کەوا لە داهاتوو چاوەڕوانی دەکات خود لە مقابلەکەی چاوەڕوانی دەکاتن بە تایبەتی بەرامبەر بە دوژمنانی، بە تایبەتی بەرامبەر بەو شتانەی کەوا وەکو مەترسیە لەسەری لەلایەن دوژمنانیەوە پێویستە احتیاط و حەزەر و ئاگاداری خۆی وەربگری. خذوا حذركم وەکو زانان دەفەرمون بە سیغەیەکی وا فەرموویتوە کەئەنەما حەزەر سلاحێکە و لە دەستی بگرە. بالفعل سلاحە و لە دەستە بەرامبەر بە دوژمنەکەت. ئەگەر لێی بێ ئاگابی بە تەئکید ئەوەی کە پێی دەگوترێ دوژمن زەفەرت پێدەبا. لێیە خذوا حذركم حەزەری خۆتان وەربگرن. جا دیارە لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەو ئاەتەدا کە بەو شێوەیە فەرموودەی لەگەڵمان دەفەرمێ بەو شێوەیە تەنبیهمان دەکات و ئاگادارمان دەکاتەوە چەندی شتی لێ وەردەگیرێ. ئەوەلاً ڕاستە ئێمەی ئیماندار تەوەکولمان لەسەر خوایە سوبحانەهو وتەعالا و ئەسڵ وایە هەموو تەوەکولیشمان لەسەر خوای بی، بەڵام پێویستیشە دەست بە ئەسباب و هۆکارەکان بگرین. ئەوە سونەتی خوایە سوبحانەهو وتەعالا، دەست بە ئەسباب و هۆکارەکان بگرین. لێرەدا خوای گەورە دەفەرمێ خذوا حذركم حەزەری خۆتان وەربگرن. دیارە ئێمە شەرعەن فەرمانمان پێکرایە بە دەستگرتن بە هۆکار و ئەسبابەکان. وەکو زانایان عیبارەتێکی زۆر جوان بەکاردەین لە بۆ مەسئلەی ئەسباب و مسببات. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ژیانەی بەو شێوەی خەڵق کردێ کەوا ئەسباب و هۆکار هەیە و هەروەها مسبب و نەتیجەش هەیە. خوای گەورە وای کردە سونەت لە بۆ هەمووان هەتا لەو پێغەمبەرانیش عەلەیهیمو سڵات وەسەلام دەست بە هۆکارەکانەوە بگرن. ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالا نەتیجەیان لە بۆ دابین دەکا. خوای گەورە نەتیجەیان لە بۆ دابین دەکا کەواتە ئەوەی لەسەرمانە ئەن نەأخوذ بالئەسباب هۆکار و ئەسبابەکان دەستی پێوە بگرین. پێغەمبەر صلی الله عليه وسلم سید المتوکلین لە هەموو کەسێک زیاتر تەوەکولی لەسەر خوای سوبحانەهو وتەعالا ئەوجا تەماشا دەکەی لە هەموو کەسێکی زیاتر حساب لە بۆ ئەسباب دەکاتن. واتە ئەوەی لە توانا و دەسەڵاتیدا هەیە ئەسباب و هۆکارەکان بەدەستەوە دەگری. ئیتر لە هەموو ژیانیدا بۆ شێوەی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هیجرەی، لە جیهادی، لە ژیانی ڕۆژانەی، لە تەعاملی لەگەڵ بەندەکانی، لە هەموو کەسێک
تەوەکولی زیاتر بووە کردەوەشی لە هەموو کەسێک زیاتر بووە هەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمیتن کار بکەن هەوڵ بدەن بەڵام بزانن بە کارکردن و هۆکاری با بڵێن کردەوە و عەمەلی خۆتان نییە نەجاتتان دەبدەستنە بەهەشت بەڵکو بە ڕەحمەتی خوای گەورەیە ئەتوش یا رەسوول الله فەرمووی ئەمنیش وەکو حەدیثەی مەشهورە و چەند جاریش باسمان کردێ ئیتر کارکردن عەمەلکردن هۆکارێکە لە بۆ چوونە بەهەشت بەڵام چوونە بەهەشتیش بە بڕیاری خوایە سوبحانه وتعالى بەڵام بەبێ و هۆکارش خوای گەورە نەیکردتە سونەت نەیکردتە سونەت بەبێ هۆکار و بەبێ ئەسباب نەتیجە دروست ببی بەڵام لەگەڵ ئەوەش پێویستە بڵین علينا أن نأخذ بالأسباب ونكفر بها پێویستە دەست بە هۆکارەکان بگرین کوفریشی پێ بکەین یعنی ئیشکردنی تو نییە ڕزقت لۆ پەیدا دەکا خوایە سوبحانه وتعالى بڕیاری ڕزق دەدا دەرمان خواردنەکە نییە شیفات لۆ دەینی بەڵام ئەوە سەبەبە و خوا بڕیار دەدا چونکە چەندین جار دەرمان دەخورێ و شیفاش نایە چەندین جار چەندین کەس هەیە ئیش دەکا بە من قەردانیش کەوتیە کەواتە پێویستە دەست بە ئەسبابەکانە بگرین ئەگەر دەست بە ئەسباب نەگری ئەوە گوناحباری لەبەرەوەی فەرمانێکی خوات جێبەجێ نەکردیە بەڵام ئەگەر تەوەکولیش لەسەر خوا نەکەی ئەوە والعیاذ بالله کەواتەوە ئیمانت تەواو نییە یەک لە ئەعمالە قەلبیەکان کەوا زۆر ضرورە کە خوای گەورە لە چەندین جێگا تەوەکولی کردیتە نیشانەی ئیمان وعلى الله فتوكلوا إن كنتم مؤمنين ئەگەر ئەگوە ئیماندان تەوەکولتان لەسەر خوای سوبحانه وتعالى کەواتە لێرش بە هەماشەوە لەگەڵ دوژمنانمان پێویستە حەزەرمان هەبی پێویستە حەزەرمان هەبی ئاگادار بین احتیاطات وەربگرین دیارە حەزەر بەرامبەر بە دوژمنا وەردەگیرێت چییە دوژمنی ئیمانداران چونکە لێرە خطابەکە تەوزیهی ئیمانداران کرا ئەیها الذین آمنوا خذوا حذرکم دیار دوژمنی ئیمانداران بریتینە لە کافرەکان بریتینە لە منافقەکان بریتینە لە فاسقەکان ئەوانەی کەوا ئەگەر لە دایرەی ئیمانیشمان بەڵام دەرچووینە بە فەسادیکردن و بەو بابەتانەی ئیتر ئەوەی کەوا دوژمنداری ئیمانداران دەکە بە دەرەجەیەک کافرە منافقە و دوای فاسقەکانیش کەواتە ئەوانە هەمووی دوژمنایەتیتان دەکەن دوژمنایەتی دینەکەتان دەکەن پێویستە حەزەریان بەرامبەر وەربگری دیارە کە تەفەرمی حەذەر وەربگرن سیغەیەکی عامە حەذەر و احتیاط خۆتان وەربگرن ئەوەی کەوا دوژمنە بە هەموو شێوەیەک وەکو بە تایبەتی لەو سەردەمەی خۆماندا هەستی پێ دەکرێت بە هەموو شێوەیەک هەوڵ دەدا زەفەرت پێ بە بە هەموو شێوەیەک هەوڵدا زەربەت لێ بدا ئیتر لە دەسەڵات هەیە لە ڕووی عەسکەری و قسوورت پێ ناکە هەوڵ دەدا داگیرت بکە بتکوژی بتگری ئەوەی کەوا لە دەسەڵاتیدا هەیە ئەنجامی بدە ئەوەی کە با بڵێن لە ڕووی عەقیدی و فکریەوە هەتا بکرێ شوبهاتت لۆ دروست دەکا حەربێکی فکریت لەسەری ئەعلان دەکا تاوەکو لە ناو مسلمانان کەسانێک لە ئیسلامەتیەکەیان پەشیمان بکاتەوە و خەلەل لە عەقیدەیان دروست بکە حەربێکی نەفسی حەربێکی ئەخلاقی سلوکیت لەگەڵ ئیعلان دەکا بە هەموو شێوەیەک دەوێ کوڕ و کچانی مسلمانان بە فەساد ببە هەمووی حەربە ئەنواعی شێواز لەگەڵ بەکاردەینی بە تایبەتی لە وەسایلی ئیعلام وەکو معلومە ئێستا حەربی نەفسی لەگەڵ دەکا بە هەموو شێوەیەک إنما ذلكم الشيطان يخوف أولياءه دوستانی خۆی ترسناک دەکات تاوەکو لێیان بترسێن بە تایبەتی بە هۆی ئیعلامەوە و هەروەها بە ئەنواعی وەسائل هەوڵ دەدا مسلمانان کوڕان و کچانی مسلمانان بە فیتنە ببەن بە شەهەوات بە شوبهات بە ئەنواعی وەسائل ئەوانە هەمووی حەربە کەواتە کەسانێک کە دوژمنایەتی ئیسلام و ئەهلی ئیسلام دەکەن بە هەموو شێوەیەک محاربەیان دەکەن لێ بە هەموو شێوەیەک پێویستە حەذەر وەربگری بەرامبەریان بە هەموو شێوەیەک پێویستە حەذەر وەربگری لە ڕووی عەقیدی و فکریەوە پێویستە مسلمانان حەذەر وەربگرن هەم خۆیان قایم بکەن و دامەزراو بکەن هەم دەوروبەر و ماڵ و منداڵیان و ئەو کۆمەلگای کە تێیدا دەژن پێویستە لە ڕووی عەقیدی و فکریەوە دامەزراویان بکەن لەسەر ئەو عەقیدە خاوێنەی کەوا لەلایەن خواوە هاتێ سوبحانه وتعالى دامەزراو بن و هەروە لە ڕووی حەربی نەفسی پێویستە ئەو هەندە خۆت و دەوروبەرت ئاگادار بکەوە لە قورئان و لە سونە بە شێوەیەکەوە تاوکو لە شوای لەسەر خوا دروست ببی سوبحانه وتعالى حەربی نەفسی ئەوان کاریگەری لەسەریان نەبی لە ڕووی ئیعلامیەوە لە ڕووی حەربی بە فەسادبردنی کوڕان و کچانی مسلمانان پێویستە حەزەر وەربگری خۆت و ماڵ و منداڵ و دەوروبەر و کۆمەلگایەکەت هەوڵدەی بپارێز لە هەموو وەسیلەیەکەوە ئەوان مەبەستیانە لە نەتیجەدا بە فەسادیان ببەن
لە ڕووی عسکەریەوە پێویستە هەتا بکرێ مسلمانان بەرامبەر بە کافران قووەت و دەسەڵات و تەدریب و هەموو ئەو هۆکارانەی کەوا لە بۆ ڕوبەڕووبوونەوەی عسکەری پێویستە هەبیتن پێویستە لە هەموو ڕوویەکەوە خذوا حذركم خوایەوە دەفەرمی سبحانه وتعالى بەرامبەر بە دوژمنانتان حەزەر وەربگرن وەکو لە سوڕاتی محەممەد صلى الله عليه وسلم ولو شاء الله لانتصر منهم خۆ ئەگەر خوا بیەوێ سبحانه وتعالى ئەوە خوا انتقام لە کافران دەکاتەوە بەڵام ئەدیلۆ خوای گەورە انتقامیان مباشر لێ ناکات بەڵێ جار بە جاریش تەماشا دەکەی بەبێ دەستی مسلمانان خوای گەورە مصیبەتیان بەسەر دەینی عذابیان دێتسە بەڵام نەیکردە سونەش بە بەردەوامی نە ولكن ليبلو بعضكم ببعض تاوەکو هەندێکتان بە هەندێکتان تاقی بکاتەوە کەواتە ئێمە لە تاقیکردنەوە داین یەک لە شێوازەکانی تاقیکردنەوەی وجودی ئەو کافرانەیە کەوا لە حربدان لەگەڵ مسلمانان بە هەموو شێوازەکان پێویستە مسلمانانیش بە هەموو توانای خۆیان حەزەر وەربگرن خذوا حذركم کەواتە ئەوەی حەزەر وەرنەگری بەرامبەر بە دوژمنانی ئەو دینەی گوناحبارە لەبەرەوەی تەوجیهێکی خوایە سبحانه وتعالى أو فانفروا ثبات أو انفروا جميعا أو بصيغة عام خذوا حذركم لهمو رويك ولهمو جبهات كان وقوت ما لسر آستي ثقافي لسر آستي عقيدي فكري خوروشت سلوكو اجتماعي ولسر آستي عسكريش فيستحضر وربقري وبالتايبتيش فانفروا ثبات أو انفروا جميعا لا روب نوي عسكريش لقال ياندا فانفروا ثبات أو انفروا جميعا لبيان دربسا فانفروا لنفر هاتي النفر وتدرسون درسونك زور بنشاط وبهمته بسرعته بقرج قولي أو بيقول لنا نفير فانفروا لبيان بقرج قولي وبهمته ودربسا أو زبدوشيو ثبات أو ينفروا جميعا بابني نفيركتان يان ثبات بيان جميعا ديار وتوكو زي شيء قورا همو بيكو دربسا هموی پێکۆ دەربچن یان ئەوە تا ثوبات لە سەبەیە هاتێ دیارە ثوبات بە معنای ئەوەی کەوە جەماعاتی متفەرقین واتە بە مستەڵەحی ڕۆکو بڵێ مەفرەزە لە دوای مەفرەزە لە بۆیان دەربچن یان تو بەجێی شێژی گەورە لە بۆیان دەربچن دیار ئەوەش وەکو زانایان کە باسی دەکەن حەسەب ئیجتیهادی ئیمام و قائیدی ئەو کاتە کوی پێباش بوو ساحەکە چی پێویست بوو ئایا پێکەوە دەربچن بەجێی شێکی گەورە یانەوەتە بە چەندین بەفرەزەی یەک لە دوای یەکتری لە بۆیان دەربچن ئەو وەکو تەکتیکەکی حربی بەرامبەر بە دوژمنانتان ئیتر فانفروا ثبات أو انفروا جميعا جا خوای گەورە دەفەرمی وإن منكم لمن ليبطئن جا خوای گەورە دەفەرمی لە ناو سەفینگۆ ئیماندارینە کەسانێک هەیە لەمن ليبطئن کەسانێکی تێدا لە ناو سەفی ئیماندارن کەوا تەمەن باز لە باسی منافقینە لەیوبەطئەن لە ئیبطاء و تەبطیئەوە هاتیە ئیبطاء لە واتە خۆی تاخیر دەکا خۆی بە پاش دێخی و هەوڵ دەدا خەڵکانیش بە پاش بێخی خەڵکانی سارد بکاتەوە لە جیهاد و خۆشی تەخەلوف دەکا و نایە و بە پاش دەکەوی واتە کەسانێک تێدا لە سەفی مسلمانان کەوە طبعا منافقەکان لە سەفی ئیماندارانن بە ظاهری بەڵام لە ناوەڕۆکەوە دیارە کەسانێکن خوای گەوردیان ناسی ئەو صفەتە ظاهریەشیان تێدا کەوا لەیوبەطئەن کە خۆیان بە پاش دەکەون و ئەنگۆش بە پاش دێخن لێ ناگەڕێن بەرەو پێش بچن لێ ناگەڕێن ڕوبەڕووی دوژمنانتان ببنەوە ئیتر دیارە ئەوە صفەتێکە لە صفاتی منافقین صفەتێکە لە صفات منافقین کاتێکەوە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کافران پێویست دەبی بکرێ بە قیادەی با بڵێن وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوایوی بە قیادەی خولەفای ڕاشدین لە دوایوی ئەوانەی کەوا لە دوایوان هاتن لەسەر منهاجی نبووەت بەو شێوەی کەوا با بڵێن لە کات و جێگای گونجاودا بەو شێوەی لە سونە و لە سیرەی پێغەمبەردا هاتێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک بە پاش بکەوی یان خەڵکی بە پاش بێخی ئەوە صفەتی منافقانە فإن أصابتكم مصيبة ئیتر ئەو منافقانی کە بخۆیان پاش دەکەون و هەروەها هەوڵ دەدەن خەڵکی سار بکەن و پاشیان بێخن ئەگەر مصیبەتێکتان توشبی بەوەی کەوا ئیتر ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ بێباوەڕان مصیبەتێکتان توشبی بۆی شکستێک بی کەسانێکتان لێ بکوژرێ و خوای گەورە بە شەهیدیان قبول بکاتن
یاخود کەسانێک یاخود پارچەیەک لە زەویتان لەدەست بڕوە ئیتر هەر موسیبەتێکتان بەسەر بێ لەو ڕووبەڕووبوون لەبەرەوەی شەڕە و وەکو بڵێ غەزایە و حەڕبە احتیمالی نەسر و هەزیمەی هەیە ئیتر ئەگەر موسیبەتێکتان توش بێ قال قد أنعم الله علي إذ لم أكن معهم شهيدا دەڕێتم بەڕاستی خوا نیعمەتی لەگەڵ کردم کاتێکەوە لەگەڵ ئەوان نەبووم و حازر نەبووم شەهیدە واتە حازر نەبووم واتە خوای گەورە نیعمەتی لەگەڵکم کە لەگەڵوان حازر نەم ئەگەر حازر بام ئەمنیش وەکووان تووشی ئەو شکستە دەبووم کەواتە فەخر بەخۆی دەکا و هەروەها وەکو بڵێ شەماتەیەک بە ئیمانداران نیشان دەداتن کە تەمەشاکە ها ئەوان خۆیان توش سکر بەڵام ئەمە لەوان عاقڵتر بووم لەگەڵیان نەچووم و نیشاندا قد أنعم الله ئەوە نیعمەتێکە خوای گەورە لەگەڵی کردیمە کەم لەگەڵەوان نەبووم مع العلم بە پاشکەوتن لە مسلمانان لە کاتێکەوە پێویست بی لەگەڵیان بی بەڕاستیەوە نیعمەت نێوە نقمەتە سزای لە دووە پەنامان بدە وەلئن ئەصابەکم فەضڵ بەڵام ئەگەر فەزلێک لە لایەن خوای گەورەوە پێیان بەخشرێ دیارە ئەو کاتە موقفیان دەگۆڕێ لێرەشدا لەبەر تەواوبوونی کات دەوەستین ئیترەوە خوای گەورە باز لە منافقین دەکاتن بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دەگەڕێن و خزمەتەوە ئاتانە و زیاتر باسی لێوە دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون